ناکۆکی هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بەڕووکەش و لە ڕاگەیاندنەکان تا دێ زیاتر دەبن. هەرخۆشیان لە ڕێگەی کادیرەکانیان هێرشی میدیاییان بۆ سەر یەکتر گەرم کردووە و یەکتر بە گەندەڵی و پێشەلکاری یاسا تۆمەتبار دەکەن. سەرباری ئەوەی ناکۆکی ئەو هێزانە بۆ ڕنینەوەی زیاتری دەستکەوتی مادیە بۆ حزبەکانیان لەلایەکی تریشەوە بۆ لە بیربردنەوەی ئەو قەیرانانەیە کە لە ڕووی ئابووری بۆ ڕێبردنی وڵاتەوە هاوڵاتیان گیرۆدەی بوون کەچی مزایەدە بەسەر پرۆسەی سیاسی دەکەن و کوردایەتی بە هاوڵاتیان دەفرۆشن. کێشە و ململانەکانی بەتایبەت دوو حیزبی دەسەڵاتدار کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانن لە ساڵی 60ەکانەوە دەست پێ دەکاتن تاوەکو دەگاتە ئەو قۆناغی کە ئێمە تێیدا دەژین. لە هەر قۆناغێشیش بە شێوازێک لە شێوازەکان خۆی دەرخستیە و هەوڵیاندایە چارەسەری بکەن و هەموو قۆناغەکانیش کە کێشە و ململانەی تێدا ڕوویدایە دەتوانین بڵێن کێشە و ململانەکان لەسەر بەرژەوەندیە شەخسی و حیزبی و سیاسیەکان بووە. کەم جاروە بووە کێشە و ململانەی بینی پارتی و یەکێتی لەسەر کێشەی خاک و وڵات بی لەسەر کێشەی بەرەو پێشبردننی مؤسسات و دامەزراوە حکومی و حکومڕانیەکە بیتن لە هەرێمی کوردستان کەواتە لێرکوانەدا زۆر جار خۆڵ دەخرێتە چاوی خەڵک و خەڵک بە هەڵەدا دەبرێتن کە ئەو کێشە و ململانە لە پێناو جێڕانەوەی سەرۆت و سامانە لە بۆ میلەت لە پێناو خاک و وڵاتە لە پێناو بەهێزکردنی مؤسساتی دەوڵەتە ئەوانە ئەسڵ و ئەساسێکی نییە تەنها لە بۆ وەکو بڵێ ڕووپۆشکردنی ئەو ململانێ و کێشە و گرفتانەیە کە لێ نێواندیاندا هەیە. چاودێرانی سیاسی پێیان وایە ئەو ململانێ حزبەی کە لە ئێستادا لە نێوان لایەنە سیاسیە دەسەڵاتدارەکان بوونی هەیە وای کردووە پێگەی هەرێمی کوردستان لە عێراق وەک پێویست نەبێت و سەرکردە سیاسیەکان لەبەر بەرژەوەندیە حزبی شەخسیەکان دۆخێکیان خوڵقاندووە کە هاوکێشە سیاسیەکان و ئەو گۆڕانکاریانەی لە داهاتوودادێنە ئاراوە لە زەرەری خەڵک و خاکی هەرێمی کوردستان بێت. ململانەی کە هەیە لە نێوان ئەو دوولایەنە سەرێشێدا لە بەرژەوەندی خەڵکابی بەڵکو زیاتر یعنی قازانجی دوولایەنەکەی تێدا بووە زیاتر بە ئاراستی قوڵکردنەوەی کێشەکان بووە کە ئەمەش بەڕاستی لە 2000 خەڵکی کوردستان زەرەری لێ کردووە. بینیمان ئەو ڕووداوانەی کە لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا و ئەوانەی کە پێشتر ڕوویداوە ئەوانەی کە دواتریش ڕوویانداوە هەمووی بەو ئاراستەیەدا ڕۆیشتووە کەەوە خەڵکی کوردستان زەرەری لێ کردووە و هەرێمی کوردستان لاواز بووە بەرامبەر بە حکوومەتی فیدراڵی. هەر کاتێک ئەو دوو هێزە کێشە بکەوێتە نێوانیان زەرمەندی یەکەم هاوڵاتیان و سەرنجام خەڵکی هەرێمی کوردستان باجەکەی دەدەن خۆشیان لە کۆتاییدا لە سەرمێزی گفتوگۆ زەردەخەنە بەڕووی یەکتردا دەکەن و کێکی بەرژەوەندیە ئابووری و سیاسیەکان لە نێوان خۆیاندا دابەش دەکەن. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.